لە پاڵ پێویستی مرۆڤ بە خواردن و هەروەها پشودان یەکێک لە هەرە گرنگترینە و بابەتانی کە بەڕاستی ئێمە بێ ڕۆژانە و بە بەردەوامی ئیشی لەسەر بکەین و قسەی لەسەر بکەین و کاری بۆ بکرێ بابەتی پەروەردە و ئەو ژینگەیەکەوە پەروەردەکەی تێدا دەکرێت وە خودی ئەو پەروەردەکاران یاخود ئەو کەسانی سەرپەرشتی کاری پەروەردەیی دەکەن جانە ناو خێزانە بێ یاخود لە نێو دامەزراوەیەکی ئەکادیمی زانستی بە پێی قۆناغە جیاوازەکان زۆر گرنگە. ژینگەی پەروەردەیی و هەروەها ئەرکی ئەو کەسەی کە پێوترێت پەروەردەکەر یاخود سەرپەرشتیاری ئەو کەسانی کە پەروەردەکەن ئەمە زۆر گرنگە ئێمە قسە و باسی لەسەر بکەین. هەر پەیوەست بە بابەتی ژینگەی پەروەردەی و ئەرکی پەروەردکار یاخود پەروەردەکار یاخود پەروەردەکەر میوانداری زۆر بەڕێز خاتوو کوردستان ڕسوڵ ڕاهێنەری پەروەردەییمان کردو لە ستودیۆکانمان لە شاری هەولێر قسە و باز لەسەر ئەم بابەتە دەکەین. مامۆستا کوردستان سڵاوی خوات لێبێ و سپاس بۆم دەرفەتەی بێمە بەخشی. بەڵاوسە پێما بێت ئامادەکاری دەکەن بۆی کە میوانەکە داخلی بەرنامەکەات و گفتوگوی لەگەڵ بکەین. گومانی تێدانە لە هەرێمی کوردستاندا دەیبینی مامۆستا زۆرێک لە مامۆستایان و ڕاهێنەرانی زۆر باشی بواری پەروەردەییمان هەیە. ئەمەی کە گرنگە ئەرکیان چیەوە گرنگترینشت ئەوەیە کە چۆن ئەو پەیامەکانیان بگەن بە فێرخوازەکانیان بە تایبەتی منداڵان و گەنجان و نەوجەوانان کە ڕۆڵیان هەبێ لەوەی کە پەیامەکانیان جێبگرێت و بتوان ڕۆڵێکی باش بگەڕن لەوەی کە پەروەردەیەکی جوان بە نەوەی داهاتووە منداڵان و نەوجەوانان بگێنن. دەچین و لای میوانەکەمان بەڕێز مامۆستا کوردستان ڕسوڵ ڕاهێنەری پەروەردەیی. مامۆستا سڵاوی خوا لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتەی لەگەڵمانە بوویت. سڵاو لە ئێوەش، سڵاو لە توێ بەڕێزیش، سپاس بۆ ئێوەی بەڕێز. زۆر سپاس دەکەین مامۆستاگیان. ئەگەر لەوە دەست پێ بکەین باز لە کوردستان بکەین، کوردستان هەرێمی کوردستان تا چەند ژینگەیەکی لەبار بووە بۆ گەیاندنی بابەتە پەروەردەییەکان. بەڕاستی ئەگەر باسی ئەم بابەتە بکەین دوو دیوی هەیە. دیوێکی ئەوەیە کە ژینگەی هەرێمی کوردستان لە هەموو ژینگەیەک پێویستتر و زەروریترە کە پەروەردەی تاکی تێدا بکرێت. ئەمە دیوێکی زۆر باشە کە دەتوانی خزمەتێکی باش پێشکەش بە وڵاتی خۆت بکەیت. بەڵام لە دیوێکی تردا ژینگەیەکی زۆر نالەبارە لەبەر ئەوەی هەر ڕۆژە و بە زۆرێک و بە نەوعێک کۆمەلگاکە بارگاوی دەکرێت و لەمپەرەکان زۆر زۆرن بۆ دروستکردنی تاک و پەروەردەکردنی تاک تا بگەی بە ئامانجێک لە بنیادنانی کەسێکدا. کاتە ئەمە دوو دیوی هەیە. بەڵام ئەوەی زۆر زۆر مهمە ئەوەیە کە ئەوە بووە کە تا ئێستا ئەو کارانی کە کراوە جێگای دەستخۆشی بووە، خەڵکێکی باش ئیشی کردووە، خزمەتێکی باشی کردووە. ئەوەی کە پێم خۆشە زۆر ئاماژەی لەسەر پێ بدەم، پەروەردەکردن زۆر ینی بابەتێکی بەرفراوانە. ئێمە پێویستمان بەوەیە کە هەموو چەمکەکانی پەروەردەی تاک ڕوونکەینەوە کە لە چۆ دەست پێ دەکات لە چ قۆناغێکەوە بۆ چ قۆناغێکە. چکە پەروەردە بەس بریتینە لە خوێندن و بریتینە لە مەسەلەن دەورات و بریتینە لە ئەوەی کە تا ئێستا خەڵک لە بواری پرۆسی پەروەردە تێگەیشتووە. مامۆستا کوردستان هەموو پرۆسەیەکی پەروەردەکردن جا دایک و باوکێک بێ بۆ مناڵەکانیان مامۆستایەک لە قوتابخانە یاخود ئەو کۆڕ و کۆرس و سیمینارانەی کە کەسێک ڕاهێنەرێک پەروەردەکارێک ئەوێ پەیامەکانی بگێنێ. سەرەتا ژینگەی پەروەردەیەکە چەندێک گرنگەواتە ئەبێ ئێمە چۆن ڕەچاوی ئەو شوێن و مەکان و کات و ساتە بکەین کە ئەو پەیامە ئەمانەوێ بیگەێنین. ئامادەکردن و ڕەخساندن و سازدانی ژینگەیەکی باش بۆ پەروەردە یاخود بۆ پەروەردەکردن چەندێک ئامانجی پەروەردەکردنەکە باشتر ئەگەیەنێ. بەڵێ چەند ژینگەی کە بەڕێزت کە باس کرد لەبارە و پێویستە بیخوڵقێنین بۆ پەروەردەکردنی تاک لە هەمان ئەوەی کە بەڕێزت باس کرد لەوەش گرنگتر ئەوەیە کە ئێمە بێن بە پەروەردەی دایک و باوکدا بچینەوە. ژینگەیەکی لەبار بۆ پرۆسەی ئاف کچ و پیاو کچ و ینی ژن و پیاو بڕەخسێنین کە پەروەردەیان بکەین پێشەوەی بچنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. چکە کێشەی گەورەی ئێمە لەوێەوە دەست پێ دەکات، لە دایک و باوکەوە دەست پێ دەکات، جا پێدا بڕۆ هەتا دەگاتە قۆناغەکانی دیکە. ئەوە جا ژینگەی لەباردەوێت بۆ ئەوان بڕەخسەندرێ بۆی ئەوان بەو تەمەنە گەورە کە پێش ئەوەی پرۆسەی هاوسەرگیریانە
زۆر بە ئاسانی تێناگەن زۆر بە ئاسانی فێر نابن زۆر بە ئاسانی بەرهەم ناهێنرێن چکە ئەو لەگەڵ ژینگەیەکدا لێوان لێو بووە کە پەروەردەکردنی بە نەوعێکی تر بینیوە بە تونند و تیژی بینیوە بەسەر کۆنەکردن بینیوە پەروەردەکردن وا تێگەیشتووە لە باوانیەوە ڕاست و دروست بە ئیترتەوا و ڕاستە وەختێک سەیری خۆی دەکا باڵای کردووە و بەژنی کردووە و مرۆڤێکی گەورەیە دەڵێ من چۆن پەروەردە بووم بابم شێوەیەش مناڵەکانی خۆم زەواز دەکەم پەروەردەیان دەکەم ئەوە تەبەن کارەساتێکی زۆر گەورەیە کە ئەمە تووشی بووینە لە ئێستادا وەکو پەروەردەکار کە ئەمە هەرچەند دەمانەوێ منداڵێک پەروەردەکەین دایک و باوکەکە ڕاستی دووبارە غەڵت دەکاتەوە دووبارە کێشەی بۆ دروست دەکاتەوە لەبەرەوە ژینگەی لەباری پەروەردەی یعنی چی با ئێمە لەسەر ئەو خاڵە زۆر بۆستین ژینگەی لەبار مانای ئەوەی نییە کە ئەمە بین ماڵەکەمان بابەت و شیعاری پەروەردەیی بکەین یاخود مەسەلەن مۆبایلێکی بدەین دەست کە ئەو شتانی تێدا بێت کە بابەتی پەروەردەی بێت ژینگەی لەبار بریتێ لەو ئامۆژگاریانە وەلەو تەنبیهانە وەلەو ئاگادارکردنەوانە وەلەو شتا کەم و کورتیانەی کە لە مناڵێکدا دەبیندرێتەوە پەروەردە بکرێت طبعاً کە بیندرا کارەساتێکی زۆر گەورەیە پێش ئەوەی ببیندرێ دەبێت منهەج و پرۆگرامێک هەبێ کە تاکی لەسەر پەروەردە بکرێ منداڵی لەسەر پەروەردە بکرێ گەنجی لەسەر پەروەردە بکرێ منهەج و پرۆگرامێک کە ئامادەسازی تەواو بکە لەسەر سایکۆلۆژیەتی تاکی کورد لە کوردستان کە لە ژینگەی کوردستان چی پێویستە بۆ پەروەردەکردنی تاک و ژینگەیەک لە شارێکە بۆ شارێکتر فەرقی هەیە و پێش ئەوە دێ بە فەلسەفەی پەروەردەکردنی دایک و باوکدا بچینەوە و لەوە بگەینە نەتیجەیە کە ئەم پەروەردە لە چۆ سەقەت بووە یعنی واتە لێکدانەوەیەکی قوڵ بکرێ بۆ چەمکی پەروەردە لە کوردستان کە چۆن بووە بە چ ئاراستێکدا ڕۆیشتووە و ئەو زیانانەی بە ئێمە کەوتووە لە ئەنجامی ئەم پرۆسێسە پەروەردەیە ئینجا بینە سەر چارەسەرەکانی و ئیشی لەسەر بکەین کەواتە ژینگە دەوری هەیە دایک و باوک دەوری هەیە ئیعلام بە سەقەتێکەوە دەوری هەیە بارودۆخی سیاسی دەوری هەیە یعنی بارودۆخە کۆمەڵایەتیەکان زۆر دەوریان هەیە ئەمانە هەموویان دوجار ژینگەیەک بە منداڵ دەبەخشن بە تاک دەبەخشن ئەو ژینگەیەشی کە بەخشیوێتی ئەم تاکەی لە دەرچووە کە بێ ئومێدە کە بێ هۆشمەندی نییە هۆشمەندێکی نییە دەرک بە هیچ شتێک ناکە حەقیقەتەکانی لێونە گەورە دەبێت وەکو جسم گەورە دەبێت وەکو تەمەن بەڵام نابێتە تاکێکی سوود بەخش بۆ خودی خۆی سەرەتا بە باسی بکەین بۆ خودی خۆی زاسزای ئەوەی بۆ کۆمەلگاکەی لەبەرەوە ئێمە مرۆڤ ڕاستە ئێمە وولادەمان هەیە و منداڵمان هەیە و کورد ڕۆژ بە ڕۆژ ینی مناڵی دەبێ و زیاد دەکا بەزە من هیچ گەشتبین نیم بەو بابەتە ئەمە پێویستمان بە پەروەردە هەیە پێویستمان بە زۆری نییە پێویستمان بە ڕێژە نییە پێویستمان بە پەروەردە هەیە پێویستمان بە پێشڕەوانێک هەیە دروستیان کەین بۆ ئەوەی ئەو هەموو سەقەتی لە کۆمەلگای کوردیدا هەیە چاک بکرێتەوە لە ڕێگەی تاقە و وزەی گەنجەوە ئێمە ئەو تاقە و زانەمان هەموو لە دەستداوە کاتێکیش پێ دەگا کوردستان بەجێ دەهێڵێ و دەڕوا لە وڵاتێکی تر ئیش دەکا ئەوەندە تاقە و وزەی کە هەشێتی لەوێ سەرفی دەکا لەبەرەوە ئێمە زۆر قەرزداری ئەوەین کە جارێکی تر لەسەر پرۆسەی پەروەردە دابنیشینەوە بە قوڵی لەلایەن خەبیر و زاناکان لەلایەن ئەوانەی کە خەمخۆری ئەو بابەتەنە بەڵێ ماوەسا ئەگەر باز لە ئەرکی پەروەردەکار بکەین ئەو کەسەی کە پەیامەکانی دەگەێنێت پەیامە پەروەردەیەکانی دەگەێنێت لەم دۆخەی ئێستامەدا چ ئەرکێک لە ئەستۆی شانی ئێوەمانە و ئەو کەسانی کە ئەرکی پەروەردەیان لەسەرە هەندێک باسم کرد پێشم خۆشە زیاتر تەفاسیلی بدەمێ کە ئەرکی پەروەردەکار و پەروەرشیار ئەوەیە کە زۆر ورد بێتەوە لە پەروەردەی تاکی کورد و دووهەم بێ بە ڕێگا جۆرا و جۆرەکان بە تەکنیکە جۆرا و جۆرەکان لەسەر کارکردن لەسەر سایکۆلۆژیەتی منداڵ گەنج هەرزەکار دابنیشێت منهەج دابنێ منهەجێک دابنێ کە ئەو منهەجە علمی بێ مەوسوق بێ منهەجێک بێ پراکتیزە کرابێت تەجروبە کرابێت بەرەنجامی وەرگیرابێتەوە بەرەنجامی ئەو پەروەردەیەش وەرگیرابێتەوە پاشان بێت کار لەسەر ئەم پرۆسێسە بکات لەبەرەوە ئەرکی پەروەرشیار و پەروەردەکار ئەوەیە کە لە ڕێگەی منهەجێکەوە کە بیگەێنێ ئایا سیمینارات بێ ئایا دەورات بێ ئایا تەلەڤیزیۆن بێ ئایا نووسین و بڵاوکراوە بێ جۆشدانی خەڵک بێ بۆ ئەوەی ئەم پرۆسێسە بە گرنگ وەربگرن ئیعلام بەکاربێنین بۆ ئەم بابەتە ڕاستە ئەمانە لەوانەیە بڵێن شتی زۆر قورسن لەوانەیە بڵێن خەرجی زۆری دەوێ یان مەسەلەن ئیمکانەتی مادی زۆری دەوێ بەڵام ئەم پێشم وایە خەڵکێکی زۆر ڕووی لە بابەتە دەکات چونکە ئێمە تا حدێک
بەرەنجامی نەبوونی پەروەردەمان بینی و چەشتومانە ئازارمان چەشتووە ئەمە قسەی دایک و باوکێکە کە هەر خوێندەواری نییە دەڵێت من دەزانم منداڵەکەم پێ پەروەردە نەکراوە قسەی دایک و باوکێکە کە غەڵەتەکانی منداڵەکەی دەبینێ بەڵام نازانێت چاچی کات نازانێت ڕاستی کاتەوە بە ئێمە دەڵێ بۆم چاکەنەوە بۆم ڕاستکەنەوە بە ئێمە دەڵێ چۆن وای لێ بکەم منداڵەکەم سەرکەوتوو بێ ئەم پێم خۆشە چەمکی پەروەردە لە خوێندنی و لە وەزارەتی پەروەردەدا کۆی نەکەینەوە لە چەمکی پەروەردە زۆر لە بەرەسێنانی ئەم نمرە و ئەو شەهادەیە گەورەترە کە قوتابی لە دوای 12 ساڵی خوێندن بەدەستی دێنێ ئێمە پێش ئەوەی بخوێنین دەبێت پەروەردە بکرین هەروەکو چۆن ئیسلام یەکەم جار ئیمان لە دڵی مسلمانان چێندرا ئەو جار پێغەمبەری خوا قورئانی فێری مسلمانان کرد پێش ئەوە ئیمانی چاند ئێمە پێویستمان بەوەی ئیمان بوون بە پەروەردە و باوەڕهێنان بە پەروەردە و خۆ بنیادنان لەسەر پەروەردە ئەمە دروست بکەین ئینجا بینە سەر ئەوەی کە ئەم تاکە فێری خوێندن بکەین فێری خوێندەواری بکەین فێری ڕۆشنبیری بکەین فێری ئەوەی بکەین کە بەهرە و مەهارە و لێهاتووی هەبێ کەوە ئەرکی پەروەردەکارە اینجا چێ خۆی بە خەمخۆری ئەو بابەتە دەزانێت ئەوە پاڵەوان و قارەمانەکەیە چێ خۆی لەو قەرێ دەدا چکە دنیا لەسەر پەروەردە دەوەستێ وڵاتێک لەسەر پەروەردە بەڕێوە دەچێ هۆشمەندی تاک ڕزگارکردبوونی وڵاتێک تەنانەت ئەوروپا کاتێک لە دوای شۆڕشەکان خۆی بنیاد نایەوە ئەوە تاک بوو ئەوروپای ڕزگار کرد ئەوە تاک بوو چەق و جەمسەری داناوتی دەبێ وڵاتەکان بەرەو ئەو شێوە بڕوە ئەوروپا بەو پێشکەوتنی کە باسی دەکەم نەک بە هەم ئەوەکانی تریشکەیە دنیا نەقستانی پەروەردەیی هەیە لە بواری تردا کەواتە ئەوە هەموو ئەو بابەتانە ئەرکی پەروەردەکارە کە بێ لەسەری دابنیشێەوە ئیشی لەسەر بکات مامۆستا کوردستان تەمان ئیشەڵام ئەو مامۆستا بە ڕێزانەی گویان لە ئێمەیە دڵیان هیچ نەکە چکە حەقیقەتێک هەیە لە جیهانە پیشەی مامۆستایەتی پیشەیەکی پیرۆزە و ئەوەندە لە ڕووی مادیەوە موچە و دەرفەت و کاری زانستی و گەشتی زانستی بۆ وەکرێ بۆی مامۆستاکە کامل بێ بەڕاستی وەکو لای خۆمانیە مامۆستا ناچار بێ بەشێک لە دەوامەکەی شۆفێری تەکسی بێ بەشێک بچێتە دوکانێکەوە ئیشکایان ئەوەندە ئیشی تری لە ناچاریە دەست داوەتێ ئەوەی کە ئەسڵەن بۆی گرنگە یاخود بیری لێ ناکاتەوە یاخود زۆر کاتی بۆ تەرخانەکە پیشەی مامۆستایەتەکەیەتی باشە لە کۆمەلگایەک من خودی مامۆستاکەشم وای لێ هاتووە کە ئەمە گوناهی خۆی نیان ئەمە بە تعلیق و بەوە نەبێ بە مەجبورە یان چی بکبیش مرۆڤ و پێویستی مناڵی هەیە و ئەبێ بژیت پارە پیاکە کاتێک کە مامۆستاکانمان پێویستیان بەوەیە جارێکی تر پەروەردە بکرێنەوە من چاوەڕێ چی بکەم مەسەلەن ئەوان بتوان پەروەردەیەکی باشکە ڕاستە تەنها وەک ئاماژەت پێکرد ئەمە ئەرکی وەزارەتی پەروەردە و مامۆسایانی پەروەردە نیە بەڵام بمانەوە نەمانەوێ ئەرکێکی زۆر یاخود پشکێکی شێری زۆر بەر ئەوانەکە بتوانن جیلێکی باش پەروەردە بکەن. طبعا بەڕاستی مامۆستایان ئەو دەرفەتە زێڕینی کە لەبەر دەستیانە دەرفەتێکە کە قیامەت و دنیای لەسەر وەستاوە بەسەراحەتەن یعنی ئەو حەقیقەتێکی حتمیە کە ئەمە دەبێ قبوڵی ئەو بابەتە بکەین کە مامۆستا ئیمکانێتێکی پێدراوە دەورێکی پێدراوە سنتەرێک و مرکزێکی لە بەردەستدایە کە ئەو پۆلەیەتی کە تێیدا تاکی تێدا پەروەردە بکە ئەم نەیتوانیوە ئەم ڕۆڵە ببینێ ئەمە باز لە زۆری نەدەکەین باز لەوە ناکەین تاک مامۆستامان هەیە و زۆر خەمخۆرە و ئیش دەکات و ئەوە دەکات بەڵام لە کۆتاییدا مامۆستا ئەو دەورەی نەبینیوە ئەمن پێم وابێ هیچمان لە فەلسەفەی بوون بە مامۆستایەتی تێنەگەیشتوینە هەتا ئێستا ڕەنگە جاری وە ئەو کەسە مشریف بێ تا ئێستا لەم بابەتە تێنەگەیشت بێ ئێمە دەبێت بەڕاستی ینی حەقیقەتەکان قبولکەین ئەگەر بمانێ وڵاتی خۆمان چاکەین دەبێت بوێر و نەبەر بین لە بەرامبەر ئەم بابەتەدا ئەوەندەی پرۆسی مامۆستایەتی وەک موچەیەک تەماشا دەکرێت ئەوەندەی وەکو ئەوەی تەماشا دەکرێت کە ئیمکانێتی و ژیانمی لەسەر بنیاد بنێم ئەوەندە وەکو دەور و ڕۆڵ و کارکتەر و خزمەت تەماشا نەکراوە ئەمەگەر بڵێین حکوومەت خراپە بڵێ بەڵام ئێمەش وەکو هەر یەکەمان لە دەوری خۆمان بەشێکین لەوەی کە قبوڵی ئەوەمان کردووە کە حکوومەت خراپە و ئێمەش دێ بەشێک بین لەو خراپەیە واتە لە هەر شوێنێکی ئەم وڵاتە حکوومەت دەور و تەسیری خۆی نیە و کەم و کورتی هەیە هەر یەک لەو تاکانش دێن لە بەرەنجامی خراپی ئەم حکوومەتە خراپە دەکەن ئەمە لە علم النفسدا پێی ناوترێ ئەمن ڕەد الفعل ئێستا زاناکان ئەویان ڕەت کردوێتەوە بڵێ ئەمن ڕەد الفعلی ئەو شتە منوان ئەوان ئەوە خراپن بۆیە ئەمیژەوە خراپە زاناکان دەڵێن ئەوەی ئەو فعلە ئەوەی تۆش هەر فعلە دەتوانی تۆ ئەو فعلە نەکەی
تۆ ئەو فعلەمەکە تۆ ئەو تاکەمە بە من نازانم کەی ڕێگای سەرکەوتن ڕێگایەکی ڕاست و ڕەوان بووە کەی ڕێگای سەرکەوتن ڕێگایەکی بێ چاڵ و چۆڵ بووە کەی ڕێگای سەرکەوتن ڕێگایەکی قیر تاو خۆش بووە ڕێگای سەرکەوتن پڕ لە چاڵ و چۆڵی پڕ لە کەند و کۆسب پڕ لە ئازار پڕ لە خەفەت پڕ لە مشکیلە یەک لە مشکلەکان لەوانەیە نەبوونی مادە بێ یەک لە مشکلەکان ڕەنگە بربەستی حکومی بێ ڕەنگێک لە مشکلەکان ڕەنگە گوێنەگرتنی کۆمەلگاکەت بێلێت ئەمانە هەم بربەستن بەڵام ئەمە بە بربەست تەماشا نەکرێ بە ڕێگای گەیشتن بە ئامانجەکەم تەماشا بکرێت کە ئەمە تێیدا هەیە لەبەرەوە ینی ڕاستە ئەمە پارەی مامۆستایەتی پارەیەکی زۆر کەمە و بەڕاستی کەم و کورتی زۆری تێدا هەیە ئەوە دەڵێن نوقتە سەری دێر لەم بابەتە یعنی ئەمە بۆ خۆی دیارە بەزەم پێم وابێ مادام مامۆستاینە با جوان مامۆستا بین یان با مامۆستا نەبین زۆر شتێکی جوانی کاک ئەحمەدی موفتیزادەم بەبیر هاتەوە کە کاتێک لە زیندان دەبێ ڕۆژانە کەسێک 80 جەڵدەی لێدا ڕۆژێک کەسەکە دەڵێ من حەز ناکەم چیتر لێت بدەم حەزەکەم دانیشم کاک ئەحمەد دەڵێ وەڵاهی من تۆم خۆش ناوێ دەڵێ بۆچی دەڵێ من کەسێکم خۆش دەوێ کە ئیشی خۆی بە جوانی بکە هەستا هەر 80 جەڵدەکەم لێ بدە یان فەرمانبەرداری ئەم حکومەتە مەبە یان ئەگەر بڕیارت داوە ببی جوان ئیشکە ئەمە وەڵامێکی زۆر گەورەیە بۆ هەمومان کە ئێمە هەر یەکەمان چ دەورێکمان هەڵبژاردووە مادام پێت دەوترێ مامۆستا پێت دەوترێ پەروەردەکار پێت دەوترێ کەسێک پرۆسەی پەروەردە و فێرکردن یعنی ئەو شەیە لابین ئێمە لە وەزارەت پەروەردە باشە هەر بەتەواوی لای بین با بڵێن پرۆسەی خوێندنی ناوێکی لێ بنین کە پڕ بە پێستی خۆی بێت چکە کەموکوری زۆر لە پرۆسی پەروەردەدا هەیە چکە ئەو دەرفەتی دەکەوێتە بەردەستی مامۆستا ناکەوێتە بەردەستی هیچ کەسێک لە بەردەستی دایک و باوەک ئەو دوای ئەوە مامۆستا ئەوە دەرفەتێکی زۆر گەورە لە بەردەستیانە هەردووکیان دەتوانن کۆنتترۆلی میدیا بکەن هەردووکیان دەتوانن کۆنتترۆلی دەوروبەر بکەن لە ڕووی کۆمەڵاتیەوە هەردووکیان دەتوانن منداڵ فێری شتی باشکەن علم هەمووی ئەوە ڕەت دەکاتەوە کە لە دوای 5 ساڵی دەرفەتێکی زۆر مابێ بۆ پەروەردەی ئینسان لە دوای 6 ساڵی 5 ساڵی دەرفەتێکی زۆر لەو کاتەدا هەیە کە لە 5 ساڵی 6 ساڵیدایە ئەمە لە بندستی چێ لە بندستی دایک و باوکە ئەمە کارەساتێکی گەورەیە جا ئێمە هەست دەکەم لەم بابەتەدا لە شتێک تێنەگەیشتون ئەویش بەرپرسیارەتیە بابەتی بەرپرسیارەتی ئەگەر وەکو دین تەماشایکەین ئەوە شتێکی زۆر گەورەیە هەر ینی ئینسان دەبێت لە سەری ڕابوەستی زۆر ئەگەر وەکو ئینسانیت تەماشایکەین دووبارە زۆر گەورەیە کاتێک ئێمە مامۆستاینە وەکو دین پرسیاری ئەوەت لێ دەکرێت چۆنی کاتت لەگەڵ ئەو کەسە سەرف کرد کە ئێستا لە ژیان ماوە تۆ وەفاتت کردووە ئەم لە ژیاندا ماوە و تاکێکی مشەخۆرە بەسەر کۆمەلگاکەیەوە زیادەیە لە کۆمەلگا لەبەرەوەی پەروەردە نەکراوە ئەمە چێ دەستی تێدا هەبوو چەند کەس دەستی گەیشتێ حتا ئەمن باوەڕی زۆرم بەوە هەیە کە مرۆڤ بە ئاسانی دەستی ناگا بە کەسێک ئەگەر خوددا تایبەت ئەو کەسەی بۆ نەنێری کە ئەو کەسە زەرورە تۆ چاکیکەی ئەم باوەڕم بەوە هەیە مامۆستایەک لە شوێنێک تاعین دەبێ خودی خۆی نییە کە لە شوێنە تاعین دەبێ خوددا لەو شوێنە ئیشی پێەتی کە ئەم گەنجانە ئێوە بەوی چا دەبن بەس کاتێک ئێمە وەڵامی ئەو هەموو شتە نادەینەوە هەموو شتێک وا تەماشا دەکەین کە خۆمان دەستمان تێدا هەیە و خۆمان ڕێکی دەخەین و خۆمانەوەین ئەو مامۆستایەمان لێ دەردەچێت کە بە سەدان زیل لە بندەستمان دەڕۆن بەڵام هیچیان لێ دەرناچێت لەبەرەوە ئەوە مەسئولێتێکی زۆر گەورەی پێویستە لە سەری ڕابوەستین و لە موچەدا بچووکی نەکەینەوە لە پێزانین و لە کۆمەڵێک ئیمتیازاتدا بچووکی نەکەینەوە خۆی شتەکە زۆر گەورەیە اینجا موچەم هەبوو یان نەمبوو ئیشێکی ترم کردیان نەمکرد تۆ ئەو وەختە ئەو لەحظە لەگەڵ چێ دەژی لەگەڵ چێ مامەڵە دەکەی ئێستا دەبێت لە پۆلەکەت چل دەقە لە کنچێبی ئەو چل دەقەت چ وشەیەک دەڵێ چ وشەیەک نابێ هەرگیز بوترێ هەرگیز چۆن ئیحاء دەدەی چ ئیحاءێک نابێ بدەی چ وشەیەک نابێ هەرگیز بوترێ چۆن قوتابیان جۆش و خرۆش دەدەی بۆ ئەوەی کە پەروەردە ببن ئەوجا فێریان بکەی چونکە بەڕاستی زانەکان دەڵێن علم چەقویەکە بەدەست کەسێکەوە تۆگەر کەسێک فێری خوێندەواری بکەی ئێستا بۆ نەمە سەدان کەسمان هەیە فێری خوێندەواری بۆ ڕۆژانە خەریکی چات و شتی قۆڕ و بێسەروبەرە بەو خوێندنەی کە مامۆستایەکی کوردی فێری کردەوە فێری ئینگلیزی بووە لەوە خراپتر یان شەهادەی هێناوە زانایەک دەڵێ خۆزگە کەسانێک هەن ئەم عیلمیان قەت نەزانی بەیە چونکە بەو زانینە بتی تەکەبور لە ناخیاندا زیادی کردووە چونکە ئێمە دوو جۆر عیلممان هەیە عیلمێک هەیە زەهنیە عیلمێک هەیە قەلبیە پەروەردەمان هەیە زەهنیە پەروەردەمان هەیە قەلبیە ئێمە دەبێت لەسەر هەردوو بابەتەکە ڕابوەستین ئێمە بە زۆری بە زەهنی ئیمانمان بە شتەکان هێناوە
قەلبی ئیمانمان بە هیچ شتێک نەهێناوە کاتێک قەلبی ئیمانمان نەهێناوە ئەوە تا تاکێکمان لە دەردەچێت لەسەر جادە لە کۆڵانەکان لە شوێنەکان لە مارکێتەکان هەرگیز ینی شێوە ئوسلوبێکی پەروەردەیمان پێوە دیار نییە یعنی ئینسانێکین بە مێشک ئیمانمان بە شتەکان هێناوە بەڵام نەهاتۆتە ناو سلوک و ڕەفتارمان چکە پێمان وایە ئەمانە دەبێت لە ناو دۆڵاب و جامخانەدا بندرێت لەبەرەوە ئێمە دەبێت لەسەر پەروەردە زۆر ڕابوەستین زۆر باشە ماوەسا زۆر باسی ماوەسا و پەروەردەکارانمان کرد بەڵام دایکان و باوکانیش ئەرکی پەروەردەیان لەسرە ئەرکی ئەویان چییە و چۆن دەبێت بە جوانی و بە ئەتەکێتێکی جوان پەروەردەیەکانی بابەتە پەروەردەیەکانیان پێشکەش بە منداڵەکانیان بکەن پەروەردە بۆ ژن و پیاوێک کە دەیانەوێت زەواج بکەن پێش پرۆسەی هاوسەرگیری 5 ساڵ پێش پرۆسەی هاوسەرگیری دەست پێ دەکا چونکە مرۆڤ بامە ڕازگۆ بین لەگەڵ خۆماندا ینی کاتێک ئەمن دەمەوێت قەناعەتم بگۆڕێ کە ئەمە پەرداغا قەناعەتم بگۆڕێ پێویستم بە کات هەیە چونکە من وا عمرێکە لەگەڵ ئەوە ڕاهاتوم کە ئەمە پەرداغ نییە ئەمە شتێکی دیکەیە بە نەوعێکی تر ڕاهاتوم کە سەیری پەرداغەکەم بکەم جا ئێمە 5 ساڵ بۆ دەڵم 5 ساڵ دەبێت تێبگا کە ئەم بابەتە ئەو شتێک کە تێگەیشتووە غەڵەت بووە قەناعەتەکانی بگۆڕدرێ ئەو جا پرۆسێسی ئەم قەناعەتە بکە بەرەنجامەکەی وەرگرتو ئەو جا بڵێ من ئامادە سازم بۆ ئەوەی وەک هاوسەرێک زەواج بکەم منداڵم ببێ کاتێک منداڵ دێتە ساحەی یعنی منداڵێک دێتە زگیدای ئافرەتێکەوە ئەوە لەوێەوە پەروەردە دەست پێ دەکات لە یەک ڕۆژیەوە چی دەڵێ چی دەخۆی گوێ لە چی دەگری لەگەڵ چێ مامەڵە دەکەی خەم لە چی دەخۆی بیر لە چی دەکەیەوە ئەوە هەمووی پرۆسەی پەروەردەیە چۆن دەڕوانیە منداڵەکەت بە چ دیوەک سەیری دەکەی بە تەمای چ دروستکەی ئینسانێکی چۆن دروستکەی بیکەی بە چی ئەو منداڵە ئایا ئامادەسازی بۆ ئەوەی ئەو منداڵە پەروەردە بکەی بۆی کەلێنێکم کۆمەلگا پڕکاتەوە یعنی بەڕاستی ئەوە بەرنامە داناوە بیکەی بەو کەسە بەرنامەکەت نووسیوە هەر بەڕاستی نووسیوتە ئەوە بۆ خۆی قسەیەکی زۆر گەورەیە کاتێک کە بەرنامەکەی نووسیوە دەست پێ دەکات لە پرۆسەی ولادەوە دەست پێ دەکات لە 1 ساڵیەوە دەست پێ دەکات حتا یعنی ئەو دەرفەتەی لە بندەستی دایک و باوکە پێدەوتە فرسە ذەهەبیە فرسەیەکی زێڕین بەس ئێمە بە زۆری منداڵمان بۆیە دەبێت بۆی خەڵک بڵێن منداڵیان هەیە بۆی بڵێن منداڵیان دەبێت بۆ ئەوەی شانازیان پێوە بکەین کە ئەمە شەو تا وەکو خەڵک منداڵمان دەبێت بەس لە کاتێکدا ئەم بیرکردنەوەیە 100% دوورە لە خودی پرۆسەی لەدایک بوون و منداڵ بوون خدا عەبدێک لە ڕێگەی خوتەوە دەنێرێ بۆ ئەوە نییە تۆ خاوەنی ئەو عەبدەبی بۆ ئەوەیە تەنانەت مافی ئەوە شت نییە بە عەبدی بە منداڵی خۆتی بزانی بەو حەدە تەنها دەتوانێت بڵێ من لە من لەدایک بووە یعنی وشەی ئەوە بەکار نهێنی کە ئەوە بۆ ئەوە بەو ناو نیشانە کە ئەوە منداڵی خۆمە کە ئەوە گرنگە ئەوە من منداڵم بوو ئەمن وامە ئەو شتە نییە تەنها خدا عەبدێک لە ڕێگەی تۆ دەنێرێ بە ئەمانەت ئەو ئەمانەتە فترێک لە بندەستی دایک و باوکە بزانین ئەو دایک و باوکە دەوری خوان دەبینن ئەگەر دەوری خوان نەبینی ئەوە لە ئیمتحانی خوان ساقط بوون دەرنەچون بەرەو قۆناغێکی تر دەڕوا کە دەچێتە بەردەستی مامۆستا ئەگەر مامۆستاش بە دەوری خۆی هەڵنەستا ئەویش دووبارە ڕاست بوو ساقط بوو لە دەوری خۆی ئەوجا دەڕوا بەرەو ڕوبەڕووی کۆمەلگا دەبێتەوە ئەوجا کۆمەلگاش لە پەروەردەی ئەو تاکەدا ساقط بوو بەڵام لە هەموو دەرفەتەکان زێڕینتر و گەورەتر ئەو دەرفەتە بوو کە لە بەندەستی دایک و باوکی بوو بە تایبەتی دایکی بۆیە دایک دەبێت ئاگای لەوە بێکە بەرپرسەرەتێکی زۆر گەورەی لەسرە هەندێک لە دایکان گلەیی دەکەن کاتێک دێنە لای من دەڵێن باوکیان بە مەسئولیەتی باوکایەتی خۆی هەڵناستێت بەس خوا ئەو تەکلیفە گەورەی لە باوک نەکردووە بۆ معلومات یعنی بۆ زانیاری تەکلیفی گەورە لە دایک کراوە بەرپرسیارەتی گەورە دراوەتە دەست دایک لە ڕووی مالیەوە نا مالیەوە عایدی باوکە بەڵام لە ڕووی پەروەردەوە عایدی دایکە بە زۆری چونکە بە بەڵگەی ئەوەی کە پیاو بەقەدر منداڵێک پێویستی بە عاتیفەی ئافرەتەکەی خێزانەکەی خۆی هەیە یعنی دایکەکە دەبێ بزانی کاتێک منداڵی دەبێت دەبێ ئاگادار بێت چەندە ئیحتیمامی بۆ منداڵە داوا دەبێت ئەوەندەش ئیحتیمام بۆ هاوسەرە بدە کەواتە لێرە ئەمە چ تەکلیفێک لەو پیا بکەین ئەمە لە ڕووی فسیۆلۆجیۆ باسی دەکەم شتێک نییە لە باخەڵی خۆم یعنی ئەمە لەسەر ئاستی دنیاە ئەمە ئەو بۆ جۆرەیە جادێ تەکلیف دەکات دەڵێ پیاوەکەم باش نییە لەگەڵ منداڵەکانم یان دەوری خۆی نابینێ یان پەروەردەیان ناکا یاخود لەبەر چاویان لە بەردەمیان دەلیل و بورهانێکی خراپە جگەرە دەکێشێ شت دەکا بەڵام ئەو ئەرکی دایکە منداڵەکەی بپارێزێ ئامۆژگاری بکە بەردەوام خەریکی بێژینگەیەکی لەباری پەروەردەیی بۆ دروستکە
هەوڵ بدا تەسیراتی ئەوەندە زۆر بێ ئەو تەسیرە خراپانە تەسیری نەبێ لەسەری واتە ئەوەندە لە دڵی منداڵەکەدا جێگای خۆی بکاتەوە بۆ ئەوەی تەواوی قسەکانی ئەو دایکە وەکو بەردێک بچەسپێ لە دڵی منداڵدا و بە تەواوی فێری ئەو ئاداب و دەستورانە بێ و فێری پرەنسیپ و یاساکانی ژیان بێ لەبەرەوە دەرفەتێکی زۆر بیلئەخەز لە بندەستی دایکە بۆ پەروەردەکردنی منداڵەکەی. مامۆستا کوردستان لە پاڵە و لێشاوی تێگدانی کولتور و پەروەردەی نێو کۆمەڵگای کوردەواری لە پاڵ ئەو بارەدۆخە خراپەی پەروەردەکاران و مامۆستا و تەنانەت خێزانەکانیش کە ئەوەندە سەرقاڵی شتێکی ترن ناتوانن بیان پرژێ بەسەر پەروەردەوە. هیچ تا ئومێدێکی ڕۆشن هەیە ئەوەندەی ئەیبینی هێشتا کۆمەڵگای کوردی بە پێوەیە ئاستی پەروەردە لە هەرێمی کوردستان گە زۆر بە کوردی پێمان بڵێ یانێ بێئومێد نەبین هێشتا دڵمان خۆش بێ هێشتا هەنگاوی باش نراوە و ئەندرێت پەروەردە لە هەرێمی کوردستان لە قۆناغێکی باشایە. بەڵێ لەم ئاخیرانە یعنی خەڵک لایەکی کردەوە بەناو پرۆسەی پەروەردەدا ئەویش لەبەرەوەی کە ڕێکخراوی زۆر لەو بوارە دامەزرا پەروەردەکارانی زۆر لەو بوارە دامەزران ئەم دەتوانم بڵێم نووسەرەکان ئەدیبەکان هەمویان کاتێک ڕۆمانێکیش دەنووسن تەماشا دەکەی دیوەکی زۆر پەروەردەی بەناخی ڕۆمانەکەەوە دیارە بەناخی نووسەرەکەەوە دیارە تەماشا دەکەی خەمخۆرێکی زۆر هەبووە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەگە لەم ئاخیرانە لە دوای ڕاپەڕین کە گۆڕانکاریەکی زۆر بەتایبەتی ئەم 20 ساڵی کە تەکنۆلۆژیا داهێنرا پەروەردە لە شوێنێکدا وەستا بگرە پەروەردەی ینی مەسحی ئەوەی ڕابردوو کرا و شتێکی نوێ هێنرا ناو پرۆسەی پەروەردە کە وێرانکردن بوو بەڵام خۆشبەختانە شتێک هەیە کە ڕێکخراوەکان و سنتەرەکان و ئەو شوێنانە و ناوەندانە هەتا جاری وهەیە لە ناو ناوەندی حیزبیشدا ئەم کارە کراوەکە دەورێکی زۆر هەبووە لەسەر پرۆسەی پەروەردە ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا پەروەردە بەگشتی وەلا نەندرێ و حسابێک کتابەتی بۆ بکرێت و قەدر و ڕێزێکی زۆری بۆ دابدرێت خوێندن لە کوردستان بێ ئەرزش و بێبەها کراوە بەڵام پەروەردەکردنی تاک و خۆ پەروەردەکردن بێ ئەرزش و بێ نرخ نەکراوە بە هیچ جۆرێک نەیانتوانیوە خۆیان لەو قەرە بدەن چکە بۆ خۆی شتەکە زۆر گەورەیە. شتێکی تریش هەیە کە ئینسان کاتێک گەورە دەبێ ڕوبەڕووی ژیان دەبێتەوە کۆمەڵێک کەم و کورتی زۆر گەورە لە ژیانیدا دەردەکەوێت ئەمە دەبێتەوە ئەوەی کە تووشی شکست و مشکیلە بێت و تووشی سەرشتە بێت جارێکی تر بگەڕێتەوە سەرەوەی بڵێ ئەم من بۆ وامە ژیانم بۆ وایە ئەم ئازارانە دەیگەڕێنێتەوە بۆ ئەوەی خۆی پەروەردە بکات لەبەرەوە ئەمە شتێکی زۆر سوودبەخشە هەم تەجروبەی ژیان وەت لێ دەکا بچی خۆت پەروەردە بکەیت هەمیش ئەو کارانەی کە کراوە لە بواری پەروەردەدا مژدەی دڵخۆشکەر بوونە خەمخۆری باشی هەبووە تا حدێک بەڵام شتەکە لە ئاستی پێویست نییە ئەمە پێویستمان بە زۆر هەیە. شتێکی تریش هەیە کە من باسی شم کرد دایک و باوەک جاری وا هەیە خۆی نازانێ هیچ لە پەروەردە نازانێ بەڵام پێخۆشە منداڵەکەی لە خۆی باشتر بێ پێخۆشە منداڵەکەی سەردانی شوێنی باش بکە فێری شتی باش بێ ژیانی خۆش بێ ئەم پێخۆشبوونەش فیتڕیە لە ئینساندا خوا چەسپاندوویەتی ئەم فیتڕیە ئەم فیتڕەتە ناتوانێت دایک و باوک دەستکاری بکە ناتوانێت بیگۆڕێت چکە ئەمە خوا بە حتمی دایناوە کە دایک دەبێوێ باوک دەیە منداڵەکەی زۆر خۆشبەخت بێ جا ئەم هەستەوەی لە ئینسان کردو دائیمەن دایک و باوەک بیر لەوە بکەنەوە کە باشترین شت بۆ منداڵەکانیان بێ یعنی هەوڵ دەدەن ئەوەندەی بزانن ئەوەندەی معریفە و هۆشمەندیان هەبێ هەوڵ دەدەن لەبەرەوە ئەوانە دەوری ڕئیسیان هەبووە لەسەرەوەی کە ئەمەجارێکی تر بوەستینەوە بەڵام ئەگەر بە سەراحەتەن باسی بکەین ڕێژەکە زۆرە نەخێر ڕێژەکە زۆر نییە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کوردستان ڕەسوول ڕاهێنەری پەروەردەی سپاس کە ئەم دەرفەتت بێ بەخشی میوانی بەرنامەکەمان بوویت.